بسم الله الرحمن الرحیم. من ناوم ڕیار زیاد حەسەن، بەشداربووی گروپی چالاکردنەوەی مشک و یادگا لە گروپی دەیەم. کاتێککە بەشداری ئەو گروپەم کرد پێشتر زۆر قەلەق بووم، هەروە ئەم لە ڕووی داراییەوە، بەڵام دەبەرەوەی فیدباکەکانم زۆر دیت لە کۆتاییدا، یعنی توانیم بەشداریکەم الحەمدوللا. هەروە پاشەوەی کە بەشداریم کرد مامۆستایان هەڵسەنگاندنەیان پێکردین لە بۆ لەبەرکردنی چەند لاپەڕێک بزان چەندمان پێ لەبەر دەکرێت لە ماوەی 4 ساعت. من ئەو کات 4 ساعتەکەم نەتوانی بکەم، بەڵام هەر هەندێکم توانی لە ماوەی نیو ساعت تا 40 دقیقە توانی یەک لاپەڕ لەبەرکەم. بەڵام لە پاشەوەی کە ڕاهێنانەکان بەردەوام بووم و لەگەڵ ستافەکە بەردەوام بووم، توانم الحەمدوللا بگەمە 5 تا 6 خولەک لە ماوەی 5 تا 6 خولەک یەک لاپەڕم لەبەر دەکرد بە ئیتقانی 100%. وەروە لە سیستەمی سەرەکی کە دەتوانین برین کلیلی ئەوەکەیە چالاکردنەوەیە، کلیلی علم و معریفەتەکەیە، توانیم الحەمدوللا بگەمە 50 تا 60 ژمارە لەبەرکەم لە ماوەی 2 خولەک. لە ڕووی تەندروستیەوە تاسیری زۆر زۆرە بەپێی ئەو جەدوەل و ئەو سیستەمەی کە لە بۆ دادەنێن لە ڕووی خەوەوە، ینی وا تێدەکە بە ماوەی 4-5 ساعت پێ خەوبی، هەست بە خەواڵووی ناکەی. پێشتر لە کتاب خوێندنەوە زۆر خراپ بوو، بەڵام لە پاش ئەو کۆرسە، پاش ئەو خولەکە بەشدار بووم، توانم الحەمدوللا جاروابە لە ماوەی 2 ساعت کتێبێکم خوێندەوە 150 لاپەڕەی بە تێگەیشتنەوە. تاسیری زۆر لە ڕووی ئیرادیەوە، لە ڕووی نەفسیەوە، لە ڕووی لایەنی دینیەوە، فکری، توانینەوە بابەتە چ ئاڵۆز یان چێشک بە ئاسانی زۆر لی تێبگەی و حەلیکەی. ئەو خەڵکەی لە بۆ کەسانێک کە ڤیدیۆی دەبینن یان ئەو خولەیان دیتە بەشداریان نەکردیا لە ڕووی داراییەوە گەر زەعیفن قەردیشکەن بەوە ناوێت. چکەمێک بۆ خۆم لەوانم کە قەردم کرد، قەت پەشیمان نابتەوە هەرچی کە تاڵەبەیە، کاسبە، هەرچی بی، مامۆستایە، طالب العلمە، پەشیمان نابتەوە.